وەڵام پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز حەیدەر قوڕیشی ئەندامی تیمی نەتەوەی دژی مادە هۆشبەرەکان لە ئەنجومەنی یاساییشی نیشتیمانی لە بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز قوڕیشی سڵاوتان لەبێ و کاتتان باش. هۆکار چییە عێراقەوە بۆتە مەیدانی تەراتێنی گەورە بازرگانانی مادەی هۆشبەر و دەیانەوێت مادەکانیان لە عێراقا ساخکەنەوە؟ بەڵێ بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ کەناڵی کوردستان 24 بۆ ئەم دەرفەتە کە بتوانین تیش بکەینە سەر ئەم بابەتە گرنگ و مەترسیدارە. بڵاوبوونەوەی تیرۆر لە عێراق بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا لەژێر چاودێرانیش هەموو ئەمە دەبینیکەوە بەربڵاوەکی زۆری هەیە لە عێراق ئێستا. گرنگترین خاڵیش ئەوەیە کە بازرگانیەکی زۆر هەیە وەکو بازرگانی نەوت و بازرگانی چەک، ئەمەش وەکو بازرگانیەکی لێهاتووە. بۆیە ئەوانەی کەوا بەکاری دێنن یاخود ڕوبەڕووی بازرگانی بوونەتەوە بەشدارن لەوەی و بە تایبەتی گەنجان قۆرغ دەکەن بۆ ئەوەی لە ڕووی مادیەوە بتوانن بەکاریان بهێن و ئالوودەی مادەی هۆشبەریان دەکەن. بەڵێ بەڕێز حەیدەر، هۆکارەکەی چییە کە عێراق کراوەتە ئامانجی ئەم بازرگانیە، شوێنی ئەم بازرگانیە؟ باز لەوە کرێ زۆربەی گەورە بازرگانانی مادەی هۆشبەر لە عێراقن و لە عێراقا دەستگیر دەکرێن. لەبارەی بە ئامانجگرتنی عێراق لەلایەن بازرگانانی مادەی هۆشبەرەوە ئەمە لە هەموو وڵاتێک هەیە، لە هەموو وڵاتێک بە ئامانج کراوە. ئەمە تایبەتە بە کاریگەریەکانی بۆ نمونە ئەو ناوچانەی کەوە توانای هەیە بۆ ئەوەی مادەی هۆشبەر بەکار بهێنرێت. وەکو ئێوە ئاگادارن بەهۆی بابەتی قاعیدە و دواتر بەهۆی داعشەوە هەموو ئەو دۆخەی کە لە عێراق دروست بوو ئەمە لە بازرگانانەوە بەکار هێنراوە بۆ ئەوەی کۆمەلگای عێراقی بە ئامانج بگیرێت. هاوکات نەبوونی استراتیژێتی باش لایەن حکوومەتەکانەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر ئەمەش هۆکارێکە. ئەگەر بێت و سیر بکەین بەم دواییانە هەماهەنگیەکی گەورە لە نێوان حکوومەتی ئیتحادی و حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە لەبارەی ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر و کەمکردنەوەی ئەم دیاردەیە. حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند هاوکارتان بۆ لەمڕۆوە؟ حکوومەتی کوردستان هەر لە سەرەتای دەستپێکردنی هاوکاریەکان بێگومان زۆر ڕشت بووە، بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردوو بوێرانە لەگەڵمان هەماهەنگکار بووە. بە تایبەتی لە سەردەمی حکوومەتی محەممەد شیاع سوودانی هاوکاریەکان زیاتر بووە لەم بارەوە. هاوکاریەکی باش هەیە و دەرگاکانی کردوەوە بۆ ئەوەی پێکەوە هەماهەنگی بکەین و زانیاری بگۆڕینەوە لەبارەی هەموو ئەو مافیایانەی کەوە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن. ئەمە بە شێوەیەکی ڕوون لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی اتحادیەوە ئاماژەی پێکراوە کە چەند ڕۆژی ڕابردووش ئاماژە بەو هەماهەنگی و هاریکاریە کراوە هاوکات پێکەوە دەست لە ناو دەست یەکتر ڕوبەڕووی هەموو ئەو مافیا نێودەوڵەتیانە دەبینەوە و بووینەتەوە و دەستگیرمان کردوون لە ڕێگەی هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بەڵێ شارەزایکی ئەمنی باس لە بوونی پلانێکەکە لەمڕۆوە بەرامبەر بە عێراق ئەکرێت چیە لە پشتم پلانە بێ لایەنی نێودەوڵەتیە یان تەنها بازرگانانن کە عێراقیان کردوتە ئامانج؟ من نازانم ئامانجی پرسیارەکە چییە لەبارەی ئەمەوە. مەبەستەکەی من ئەوەیە شارەزایەکی ئەمنی لە بەغدا بە کوردستان سوشاری وتۆڵێ
ئەم دۆخەی کە ئێستا هەیە لە مادەی هۆشبەر لە بوونی بازرگانانی مادەی هۆشبەر لە عێراق بە پلانێک ئەکرێت ئەکرێت چێ لە پشتم پلانە بێت؟ بێگومان هەموو ئەو مافیانەی کە بازرگانی بە مادەی هۆشبەر دەکەن لەوانەیە هەندێکیان عێراقی بن یاخود هاوڵاتیانی دیکە بن بۆ پەرەپێدانی بازرگانیەکانیان لە عێراق بێگومان لە ساڵاتیدان بۆیە حکوومەتەکان ئەگەر حکوومەتی فیدرالی بێ یاخود حکوومەتی هەرێمی کوردستان بێ وەستاون لە دژی هەموو ئەوانە و لە دژی هەموو تەماعی ئەم مافیایانەدا وەستاون لە بەرژەوەندی ئەوان دەدەن بۆ ئەوەی نەتوانن بە ئامانجەکانی خۆیان بگەن بۆیە هاریکاریەکی باشێ لە نێوان وەزارەتی ناوخۆی هەردوولا. بەڵێ کۆمەڵگەی نێودەوڵەتی تا چەند هاوکاری حکوومەتی عێراقە لە ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر؟ کۆمەڵگەی نێودەوڵەتی سیرکە حکوومەت لە هەر وڵاتێک بێ ئەگەر بێت و سەرنجی هەبێ بەسەر ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر بێگومان کۆمەلگای نێودەوڵەتی هاوکاری دەکات بەڵام ئەگەر بێت و دیدگایەکی وهای هەبێ کە حکوومەتەکە سەرنجی بەسەر ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر نێ یاخود بایەخی پێنادات بێگومان ئەویش هەنگاو نانێ بۆیە ئێستا کۆمەلگەی نێودەوڵەتی پەیوەندی هەیە لەگەڵ حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەلگای نێودەوڵەتی پەیوەندی هەیە و بۆیە هاریکاریەکی باڵا هەیە بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوو لە ڕێگەی پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەوروبەر لەگەڵ سووریا و ئوردن و لوبنان بۆیە هەوڵی ئەوە دەدرێت کە پەیوەندی هەبێ ڕێکەوتنێک بکرێ لەگەڵ وڵاتانی دیکە ئەوانەی کە تا ئێستا هەماهەنگیمان نەبووە. بەڵێ بەڕێز حەیدەر قوڕیشی ئەنجامی تیمی نەتەوەی دژی مادە هۆشبەرەکان لە ئەنجومەنی یاسایی نیشتیمانی سوپاس لە بەغداوە لەگەڵماندا بووین.